ئێمە وەکو ڤیتەرنەری بنکەی سیدەکان لە سنووری قەزای سیدەکان نزیکەی 45,000 سەر ئاژەڵ بەخێو دەکرێت کە بەو جۆرانەیە 11,000 سەر مەڕە، 15,000 سەر بزنە، 18,000 سەر ڕەشە وڵاغە. ئێمە ساڵانە هەڵمەتمان هەیە لەم دەڤەرەی، پێش ماوەیەک هەڵمەتی FMD مان هەبوو کە دیژی نەخۆشی تەبەقەیە لەخوا بە زیاد بێ بە سەرکەوتوو بلمانە سەری. لەو ماوەیە ئەوە 2 هەفتەیە هەڵمەتی هەڵڕشاندن دەسی پێکردیە کە دیژی تای خێمبەربوونە. ئاژەڵدار چی نەخۆشیەکیان دی یان ئەوەیان پێکرد نیشانەکانی دیار بوو، هەرچی نەخۆشیە ئێمە لێرە وەکو بنکە لێرە ئامادەینە بێن سەردانی ئێمە بکەین. ئێمە لێرە فەرمانبەرمان هەیە، دکتۆر هەیە، دەرەچێ هەتا ئەو نەخۆشیانە چارەسەر بکە یان ئەوە بکە ڕێنمایەکی بداتێ کو ئەوە دەرمانی بداتێ، عیلاجی بداتێ. ئێمە داواکانی لە ئاژەڵکە بەردەوام سەردانی ئێمە بکەن پێشەوەی چ عیلاجێ بۆ ئاژەڵەکانیان وەربگرن. پێش ئێستا 1-2 حالەتی PPR لێرە هەبوو، ئێمە پشکنینمان لەوەی کرد، خێنەکانمان بردە هەولێر، فەحسمان کرد، دەرچوو ئەو نەخۆشیە PPR-ە. ئەوش لەوە دروست بووە کە ئاژەڵدارەکان ڤاکسینیان وەرنەگرتیە، ڕێنمایان لە ئێمە وەرنەگرتیە، زوو نەهاتوونە تا کن ئێمە و ڕێنمایان بدەینێ. لەخوا بە زیاد بێ ئەو 1-2 ساڵی ئەخیر هیچ کێشەی نەخۆشیمان نیە لە دەڤەری سیدەکان. هەڵمەتەکانمان هەمووی بەڕێکوپێکی دەڕواتە ڕێوە. نەخۆشی لاڕەشە و تەبەقەی FMD ئەوانە نەخۆشیەکی ڤایرۆسیە، لە PC توش دەبێ، لەوە دوش دەبێت کە ئاژەڵەکان ڤاکسین نەکرانە. بەردەوام گەرە ئاژەڵ ڤاکسین بکرێ، بە تایبەت لەو 2 نەخۆشیە ئەگەر ساڵی 2 جار نەکرێ گەرە 1 جار بکرێ هەتا ئەو کێشانە و ئەو نەخۆشیە توش نەبنەوەدا. بە تەئکید ئەگەر ئالیکەکەی یان جیاکە یان جۆکی وان کاکەوە بەکاردێ، ئەگەر کەون بێ یان ئەگەر دەرمانێکی لێدرابێ یان ئەگەر ڤایرۆسێکی تێدا بێت، بە تەئکید حیوانەکە تووشی نەخۆشی دەبێت. ئەوە چی ئاژەڵێ نەخۆش بگەرە جیاواز بکرێت لەگەڵ ئاژەڵەکان تر، چونکو ئەگەری نەقڵبوونی زۆر ئەوەیە. گەرە جیا بکرێتەوە، گەرە بێتە ئێمە پرسیارمان لێ بکە، ڕێنمانەمان لێ وەرگێ، ئێمە دەرچین بە خۆمان تەشخیصی حالەکە بکەین و عیلاجی لەو بنووسین و ڕێنمایی زیاتری بدەینێ.